من ناوم قوباد ڕەزا محەممەدە لە ساڵی نەوەتەکانەوە خەریکە میشە چەرەساتەکەم وڵای چەرەساز زۆربەی لە ئێرانەوەیە لە سینەوەیت لە هەندەوەیت لە ئەمریکیشمانەیە گوێزە و بایم بەرازیلیە و ئەتەر هەرێکی لە شوێنە فستەقا لە ئێرانەوەیەت و هەر بابەتێک و لە شوێنێکی ترەوەیەت. وڵی چەرەسات و زیاتری سا لە بەروی چەرەسات تۆزێگران بووە خەڵک زیاتر چکلێتە بات. نورخەکانی وڵی تۆزێگران بووە ئەو بە تایبەتی فستق گران بووە زیاتر. شتەکان بە عام وڵا گران بوو. 4 مانگ لەمە پێش فستق بە 85 وەرەقە و 90 وەرەقە بیستا بە 125 وەرەقە. تقریبان هەر تەنی 30 وەرەقەی چۆتە سەر. 35 وەرەقە 25 وەرەقەی چۆتە سەر. لە کڕینە ئێستا حالێن خەڵک چەرەسات بە تێکەڵی بە خۆی بات زیاتر هەیە فستق نابە هەیە گڵۆبەرژەکە زیاترە بات ئەتر عین فستقی شەونە گران بۆ باوەڕەتە بێ خەڵک خۆیات یان گڵۆبەرژەیان کولەکە یان بایم ئەو شتا نابە ئەگە فستقیش بەرێ ڕێژەیەکی کەمە بات. تاجی ناوخۆ وڵای تو هەیە زرشک هەیە نۆک هەیە تر ئەم بابەتانەیە شتی ناوخۆ بەشتی ناوخۆی ناو سلێمانی هیچی وانە ڕێژەی لە ساپ یەکیش ئەگەر هەبێت سا یەک بە زیاتر ڕێژەی لە سا 50 ناوخۆی ئێرانە جاران گڵۆبەرژێ بەکرێتەوە بۆ وش نەما ڕانێ گڵۆبەرژە هیچی نەماوەست ناوەڵە جارێ ئێستا گڵۆبەرژەکە لە ئەمریکاوەیە بۆ ئێرە وەڵا گڵۆژەی ناوخۆ نەما کەسی لای خۆم کەیشی کردووە دەستم گرتووە دوکانم بۆ گرتووە کەسە بووە هاتۆ بۆ لای من وتێتی دوکاندانم وتمە یارمەتی تێم کەسە بۆ من چوم دوکانەکەی لێگەرم وتێتی خۆمەیکەم یارمەتی ماوە بە خۆشم ناکرێ من وەسفی خۆم کەم ئەبێ کەسێ بازم کە یان کەسێک لە شوێنێکەوە ئەگەر خۆم وەسفی خۆم کەم نابێت یانی نابێت یارمەتی هەموو کەسێکەکەم یانی پێویستی بە هەست کەسێ من یارمەتی. زیاتر خەڵک چەرەسەکە بەت ئەیکاتە سەلاجەوە شێنێتەوە بیکاتە مجەمیدەوە هەر لە نایلۆنەکە دەمی بەسێ بیکاتە مجەمیدەوە یعنی زەمانەتی 6 مانگیشی بووەکەم بەس لە سەلاجەکە هەر سەعاتی دوای دەری بێنە یەقی کردوێتەوە ئەڵێ ئەم چەرەسا خۆش نییە یەکسە بۆ باین تامێکڕە بەس لە مجەمیدەکە دەرێنێ هەر دەمەکەی بەسێ بیکاتە مجەمیدەکە یعنی ئەمە من زەمانەتی 6 مانگی بووەکەم بەس یان بۆ نمونە گەزۆ یامە بە خەڵک بەیانی ناوتێتی کۆنە وتم بۆ ڕق بووە ئێوتمە لە چۆ داناوەتی لە مجەمیدا گەزۆ ناکرێتە مجەمیدەوە گەزۆ هەر لە کەوانتەرێکە لە شوێنێکی ئەتیادیە وەسەڵ بەس ئەو بابەتە یاین چەرەسات بە هیچ جۆرە نابێ بکرێتە سەلاجەوە شیێنێتەوە ڕتوبە هەیە بەسەگە لە مجەمیدا بێ من زەمانەتی 6 مانگی بووە. تێکەڵی خوێنم بوو یعنی ئەگەر من لە ماڵی شۆ بم ناتوانم بۆ یەک دەقە ئێرە بەجێڵ من جادەی مەولەوی باوەڕەتە بێ ینی وا تێکەڵی خوێنم بوو یعنی ئەگەر لە ماڵی شۆ بم خۆم بۆ ناژێرەوەی بێمەوە بۆ بازار ئەین ڕۆژێ لە ماڵە بم ئیدارە ناکەم بێمەوە بۆ بازار بۆ جادەی مەولەوی یعنی بە جادەی مەولەوی باوەڕەتە بێ لە ماڵی خۆم زۆر شیرینترە بەلامەوە زۆر یعنی
ئەگەر وام لێ باتە بموتە ئەگەر من مردم لە جادی مۆلی بمنێژم عنی و نم بەلاوە خۆشە باوەڕدات.